کاکاتم خۆشەتەوە بەڕامی کرد کنەکشن هەروکو دەزانن هەفتەی ئایندا ڕۆژی جیهانیە بۆ ئازادی ڕۆژەمەوانی کە وەکو باز دەکرێ کە بازی لەسەر ئازادی ڕۆژەمەوانی لە جیهاندا تورکیا و ئیران لە سەردەستەی ئەو وڵاتانەدان کە بە زۆری پێشەیی لە مافەکانی ڕۆژەمەوانان دەکەن هەرچەند بە پێ بڕگەی 24 لە دەستوری ئیران ئاماژە بە ئازادی ڕۆژەمەوانی دەکات بەڵام تا چەند لە پراکتیکتا ئەو شتە پیادە دەکرێت لە ئەساسدا ئێران بەتایبەتی سیستمێکی ئیدئۆلۆژیکە سیستمی ئیدئۆلۆژیک هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە کۆمەلگاوەیە هەوڵەدا لەژێر کۆنترۆلی خۆی دابێت و لە پرۆسەی 40 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی دەرفەتێکی بە ڕۆژنامەوانی ئازاد نەداوە و بەشی هەرە زۆری قۆناغەکانی چونە قۆناغی جیاجیادا ئینسان لەبێ شتە هەڵسەنگێنێ ڕۆژنامەوانان دژوارترین شرایەتیان بووە بۆ کارکردن بەشێکی زۆریان چونەتە زیندان بەشێکیان هەڵاتون کەسانێکیش لەم ڕێگایەدا کوژراون بە تەنانەت لێشیان ئەعدام کراوە بۆ ئێران هەروەکو لە حساباتی جیهانیشدا بۆی باز دەکرێت یەکێک لە وڵاتانی دژی ڕۆژنامەوانی ڕەگشتی و ڕۆژنامەوانی کارێکی یەکجار دژوارە لە چوارچێوەی سیستمی کۆماری ئیسلامیدا کاکاتم هۆی چییە هەر کەسێک هەر ڕۆژەمەنووسێک ڕەخنەیەک لەو سیستمە دەگرێت وەکو ئاسایشی نیشتمانی لێ دەڕوانن ئەساساً وەکو پرەنسیب هیچ وڵاتێک ناڵێ ئەمە دژی ڕۆژنامەوانی ناڵێ ئەمە دژی ڕۆژنامەوانی ئازادین و ناڵێن ئێمە دژی ئازادیشین کۆماری ئیسلامی یەکێک لەو سیستمانەیە کە زۆر بێپەرواترە لە وڵاتانێک کە مەزەلەن خۆی لە ئاستی وڵاتێکی دیموکراتیکیشدا هەوڵەدا پێناسە بکە چەندین جار بووە وەزیری دەرەوەی ئێران لە ناو کۆڕی ڕۆژنامەوانانی بیانیدا بە شێوەیەکی سەروسە مەرا مەسەلەن وەڵامی ئەوەی داوەتەوە کە حتا ئێمە لە ئێراندا کەسی زیندانیمان نییە بەڵام ڕاستیەکان وانێن ڕاستیەکان بەم شکڵن کە نەتەنیا کاری ڕۆژنامەوانی کاری بە شکڵێک لە دەرەوەی ئاراستەکراوی دەوڵەت بێ ئیستا بۆ نمونە مەسەلەن ژینگە پارێزی بۆ نمونە فیلم سازکردن بۆ نمونە سینەما و هەموو بەشەکانی دیکەی ئەو بوارە هەتا بگاتە هەواڵگەیاندن لە چوارچێوەی ڕۆژنامەوانیەکەیدا لە ئێراندا لەژێر تەوژمێکی سەختدا بوون تەنانەت ڕۆژنامەوانانی ئێرانی لە میدیاکان دەرەوەش کەوتوونتە ژێر فشار و ئەگەر کەسانێک لەوانە ڕۆژێک ڕێگان کەوتوێتەوە ئێران حتما گیراون تەنانەت لەوەش خراپتر کەسانێک بوون بنەماڵەکانیان کەوتوونەتە ژێر پرسیار بۆچی وایە لە ڕاستیدا سیستمێکی ئیدئۆلۆژیک کە بنەماکەی دیکتاتۆری بێت لەوە زیاتری چاوەڕوان لێ ناکرێت بەڵام سێر و ئەجایبەکەی ئەوەیە کە بۆ نمونە ئیستا مەسەلەن لە وڵاتی کورێی باکوور هیچ کات نایە لە دەرەوە بڵێ ئێمە دژی ڕۆژنامەوانی نین بەڵام ئێران ئەو کارە دەکات بەداخەوە لە هێندێک جێگاشدا زۆر کەمی بۆ چوەتە سەر چین ئەو خاڵانەی وایخت ئەو بابەتانەی کە ڕژیم زۆر لەبارەیانەوە هەستیارەوە ناوین و نایانەوێ ڕۆژنامەنووسان و میدیاکاران لەبارەی و باز بکەن وای خۆت ڕۆماڵی بکەن یعنی تو شارێکە مەسەلەن دنیای ئەمریکا ئێمە تێداین دیتر لە دەسەڵاتی هیچ دەوڵەتێکدا نییە هیچ زۆردارێک هەتا وڵاتێکی داخراوی وەکو کورەی باکووریش مەجای ئەوەی نییە کە پێشی گەیشتنی خەبەر بگرێت پێشی بڵاوبوونەوەی هەوڵەکان بگرێت بە دلیلی ئەو پێشکەوتنانەی کە میدیا بەگشتی بەتایبەتی میدیای جواکی و دنیای مەجازی خوڵقاندوێتی و مەحوارەکان و ئەم جۆرەشتانە گەلێک شت لە دەستی دەوڵەتەکان چوەتە دەربوون من دەوڵەتی ئێران بەڵام ئەوەی کە بە کۆماری ئیسلامیەوە ئەڕوان ئەگەڕێتەوە بە کۆماری ئیسلامی ڕاستیدا مەسەلەن ئەوان هەیە هەوڵەدەن ئەو میدیا ئاراستەکراوی کە خۆیان هەیە زەبەلاحیشە لە کاناڵایەکی بەرفراوان تەلەڤیزیۆنی رادیۆ ڕۆژنامە سایت و ئەمانە کۆ دەبێتەوە هەوڵ دەدەنەوەی کە مەسەلەن بەدڵی دەوڵەتە بگاتە دەستی خەڵکیش بەڵام ئەوە شخصی خواردە یان لە حەقیقەتدا هیچ خەبەرێک نییە کە تەنیا ئەگەر لە کاناڵەکانی دەوڵەتەوە بڵاو بێتەوە خەڵک بڕوای پێ بکات بوون منە مەسەلەن لە پەیوەندی لەگەڵ داخرانی تیارەیە کە خەڵکێکی زۆری تێدا کوژرا هیچ کەس ڕەوایەتی ڕژیمی قبوڵ نەکرد وەختی یەک دوو ڕۆژنامەوانیش کە بە جۆرێک بە ئاراستەی ڕۆژنامەکانی ڕژیم داپشتن لەناوەوە
دواتر مەجبور بوون بەسەڵەن بە جۆرێک داوای لێبوردنێکی ناڕاستەخۆش بێت لە دینەران و خوێنەران شتی خۆیان بکەن. بەڵام ئاساسی کارەکە لێرەدا یانی کۆماری ئیسلامی وەختێکەوە ئەمنیەتی ڕوانێتە کۆمەڵگە ڕۆژنامەوانی یەکێک لەو خاڵە لاوازانەی ئەوانەکان ئەتوانێت سڕەکانیان بڵاو بکاتەوە ئەتوانێت درۆکانیان ئەفشا بکە و لە خەردا لە دنیای ئازاددا ڕۆژنامەوانی کارێکی زۆر زۆر گرنگی کۆمەلگایە لە ئێراندا خنکاوە بەڵام لە ژێر پێلەقەی خنکانیشدا توانیویتە مەترسیەک بێت بۆ ڕژیمێکە بنای کارەکەی لەسەر شاردنەوەی ڕاستیەکان لە خەڵک بن. کاگاتم ئەم پێشیلیانە لە ڕۆژنامە نووسان و میدیەکاران ئایا لە سەرانسەری ئیراندا وەکو یەکە یاخود جیاوازی هەیە لە شارێکەوە بۆ شارێک بەتایبەتی لە ناوچە کوردیەکان لە ڕۆی دەستگیرکردن و لە سێدارەدان و یاخود زیندانیکردن؟ بێگومان ناوچەکانی دەرەوەی ناوەند هەمیشە حسابی تایبەتیان بۆ کراوەی بە کوردستان ئەگەڕێتەوە زۆر تایبەتی ترە لە تایبەتیش لە سەرەتای ساڵی 58ەوە تا ئێستا کوردستان بە شێوە واقعیەکەی و لە بواری کردداریدا لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە بەڕێوە دەچێت بۆیە هیچ کارێک هەر لە ڕۆژنامەوانەوە بگرێت تەنان مامۆستا تەنانەت ئەو کەسانەی کە لە بواری دینیشدا بە جۆرێک لە ناو بازنەی حکوومەتدا نەبوون گیراون کوژراون ترۆر کراون بێسەریشوێن کراون نەخێر وانە وەکو یەک نییە ئێستا ئەو کارەی کە لە تاران لە ئەسمانە دەکرێت لە ژێر فشاردا هەیە بەڵام بەو شکڵی کە لە ناوچەیەکی وەکو کوردستان یا عەرەبستان یان بەلوچستاندا حکوومەت دەستی ئاواوە بێت بۆ ئەوڵان بۆ گرتن و لەبەربردن دووەم بۆ چاواشەکردن سەرەتاکان 15 ساڵی ئەوڵ بەداخەوە ڕژیم توانێت بێ قەناعەتێک بە بەشێک لە خەڵکیش بکات کە ئەوەی لە کوردستان ڕوویدا ئەوەیە کە ڕژیم ڕێوایەتی دەکات بەڵام ئێستا ئەو شتەش زۆر باو نییە بەڵام لەبەر لاوازی میدیا و میدیاکار لە کوردستاندا و لە ناوچە پەراویزەکانی ئێراندا بەشێکی لەبەر ئەو سەرکوتە بەرخوراوانەی هەیە بەشێکیشی لەبەر ئەوەی کە بەڕاستی نەتوانراوە هەمبەرێک لە دژی کۆماری ئیسلامیدا دروست بکرێت کە وەڵامدەری پێویستەکانی کۆمەلگا بێت ئێستاش بەشێکی زۆری ڕاستیەکانی کۆمەلگای ناوچەی کوردستان عەرەبستان چاواشە دەکرێت بۆ نمونە و کوشتارەی کە کۆماری ئیسلامی لە سەردەمی ڕاپەڕینەکانی پێش ئەم داستانی کۆرۆنایەدا لە عەرەبستاندا کردی ئەگەرەوە لە تاراندا بوومایە ئەبوو شتێکی وەکەوەی کاریزەک ئەوەی لە کاریزەک ئێمڕۆ پەروەندەیەکی کراوەی کۆماری ئیسلامیە بەڵام ئەوەی کە لە یەکێک لە زیندانەکانی عەرەبستاندا عەرەبستانی بەشی ئێران مەبەستمە ڕوویدا هیچ لەوەی جنایەتی کاریزەک کەمتر نەبوو بەڵام نەبوو بۆ پەروەندە دەیلەکەی ئەو جیاوازی و تایبەتبوونەی ئەو ناوچانەیە نووسەر لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری هاتمە مانبەری زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش